لوسەر بۆربانک جادوگەری کوشتوکاڵ. ئەم وێنەی ئێستا دەیبینیت وێنەی زانای کوشتوکاڵ لوسەر بۆربانکە کە لە ساڵی 1920 لەناو کێڵگە پەتاتەکەی چرکێنراوە. ئەم زانایە بە جادوگەری کوشتوکاڵ ناسراوە چونکە هەمیشە لە کوشتوکاڵدا پشتی بە بیردۆزەکانی داروین دەبەست. بۆربانک یەکێک بوو لەو کەسانەی کە پەتاتەی دەچەند لە کاتێکدا لەو سەردەمەدا خەڵکی پەتاتەیان نەدەخوارد، بەڵام ئەو سوور بوو لەسەر ئەوەی کە بیچێنێت. بۆ ئەوەش 23 شەتڵی پەتاتەی لە ساڵی 1970 چاند، پاشان هەوڵیدا کە بیباتە ئێرلەندا. بەو شێوەیەش بەرەبەرە بڵاو بوویەوە. پاشان مافی خاوەنداریەتی بیرۆکەکەی بە 150 دۆلاری ئەمریکی فرۆشتەوە. بەو بڕۆپارەیە گەشتی کرد بۆ سانتا ڕۆزا لە کالیفۆرنیا، لەوێ کێڵگەیەکی گەورەی دروست کرد و دەستی کرد بە چاندن و بەرهەمهێنانی پەتاتە. بێگومان کاتێک باسی پەتاتە دەکەین یەکەمین شت کە بە بیرماندا دێت فرنچ فرایزە کە یەکێکە لە بەربڵاوترین و پڕفرۆشترین خواردنەکان. بەپێی سەرچاوە مێژوویەکان دەستەواژەی فرنچ فرایز یەکەمین جار لە سەدەی 18دا بەکارهێنراوە، بەڵام ئەوەی جێگەی سەرنجە لەبارەیەوە چەندین ڕاوبۆچوون هەیە. هەندێکیان دەڵێن لە ڕاستیدا ئەو داهێنانە فەڕەنسی نییە بەڵکو بەلژیکیە، چونکە لەو کاتەدا بەلژیکیەکان پەتاتیان لەگەڵ ماسیدا سوور کردوتەوە وە کردویانەتە ژەمێکی سەرەکی. لە زستانیشدا کاتێک ڕووبارەکان بەستویانە ڕاوە ماسییان پێ نەکراوە، پەتاتەکانیان بە تەنها سوور کردوتەوە و وەک ژەمێکی سەرەکی پێشکەشیان کردووە. بەڵام فرنچ فرایز هەروە بە ئاسانی نەهاتە ناوجیهانەوە، بەڵکو مێژوویەکی پڕ لە ململانێ و کۆسپی هەیە. سەرەتاش لە ئێرلەنداوە دەست پێ دەکات، لە دوایەوەی نەخۆشیەک لە ناو کێڵگەکاندا بڵاو بوویە هۆی ئەوەی پەتاتەکان تووشی کەڕوو ببن. ئەوە ژوای کرد کە لە سەدەی 17دا قەدەغە بکرێت، بەڵام فەرماندەیەکی پزیشکی سەربازی بە ناوی ئەنتوان ئۆگستین بارمتیە ئەوەی ڕەت کردەوە. هەمیشە پشتگیری لە پەتاتە دەکرد، بە شێوەیەک کە لە ماوەی جەنگی 7 ساڵەدا دەستگیر کرا تەنها داوای پەتاتەی دەکرد وەک ژەمی سەرەکی بۆی بهێنن. دواتریش کاتێک ئازاد دەکرێت هەوڵ دەدات دەست بکات بە چاندنی پەتاتە بۆ ئەوەی بیسەلمێنێت کە هیچ زیانێکی نییە. ئەوەش لە کاتێکدا بوو کە لەلایەن پەرلەمانی فەڕەنساوە قەدەغە کرابوو. پزیشکەکە هەستا بە بانگێشکردنی چەند کەسایەتیەکی دیاری بەناوبانگ بۆ ژەمی ئێوارە کە پەتاتە بوو، تەنها بۆ ئەوەی بۆیان بسەلمێنێت کە پەتاتە بێزیانە. بارودۆخەکە بەو شێوەیە بەردەوام بوو تا گەیشتە ئەوەی لە ساڵی 1972 لەلایەن کۆلێژی پزیشکی پاریسەوە ڕاگەیەندرا پەتاتە دەتوانرێت بخورێت و هیچ زیانێکی تەندروستی نییە. لە دوای ئەوەی فەڕەنسیەکان پەتاتەیان قبول کرد بە شێوەیەکی فراوان دەست کرا بە چاندنی. بەم شێوەیە پەتاتە بوویە یەکێک لە خواردنە بەربڵاوەکان لە تەواوی جیهاندا و لوسەریش ناوی بۆ هەمیشە لە مێژوودا دەمێنێتەوە.